بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بابەت دەست لە کارکێشانەوە. بەڕێزان، ئاماژە بە پەیڕەوی نێخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو لە مادەی 13دا لە مێژووی 29 چواری 2014 بە زۆرینی دەنگی ئەندامانی پەرلەمان متمانەم پێدرا. لەو مێژووە بەدواوە ئەرک و مافەکانم وەکو سکرتێری پەرلەمانی کوردستان کە لە مادەی 19 پێڕەودا هاتووە، هەروەها ئەرکە هاوبەشەکانیشم کە لە مادەکانی 20 و 21دا هاتوون بە باشترین شێوە ئەنجام داوە. هەموو ئەمانم بە هاوکاری بەڕێزان سەرۆک و جێگری سەرۆکی پەرلەمان و بە هەماهەنگی لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان ئەنجام داون. تاوەکو ئەم دامەزراوەیە هەمیشە مەرجەعی یاسایی و سیاسی پرسەچارە نووسازەکان بێت و پەرلەمان وەک دەسەڵاتی یاسادانان هاوشانی هەردوو دەسەڵاتەکەی دیکە بەهێز و کاریگەر بێت و خزمەتی هاوڵاتیانی کوردستان بکات. ئەم ئەرکانەشمان سوپاس بۆ خوا جێگای شانازی خەڵکی کوردستان و پارتە سیاسیەکان بوون و مێژوویەکی پڕ لە سەروەریمان بۆ خۆمان و قۆناغەکە و کاری پەرلەمانی تۆمار کردووە کە پێویستە بەرپرس و هەڵبژێردراوانی خەڵکی کوردستان هەمیشە ڕاستگۆ بن لەگەڵ ئەو متمانەیەی پێیان بەخشراوە لەلایەن دەنگدەرانەوە، هەروەها بە ئەمەک بن بەرامبەر ئەو سوێندەی کە بەخوای مەزون خواردویانە بۆ دڵسۆزی و پابەندی و یاساپارێزی. لێرەدا بە پێویستی دەزانم پاساوەکانی ئەم هەنگاوەم بۆ بەڕێستان و سەرجەم ئەندامانی پەرلەمان و ڕایگشتی بخەمە ڕوو کە ئەمە کورتەکەیەتی. یەکەم، ئێمە لە ڕابردوودا لە کاتی کارابوونی پەرلەماندا ژمارەیەک یاسا و بڕیاری گرنگمان دەرچوان کە بۆ ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و گوزەران و ئایندەی خەڵک و وڵاتەکەمان گرنگ و پڕبایەق بوون. بەڵام بەداخەوە لە هەمان کاتدا ئەوەی لە فقهی دەستوریدا بە ئەرکی ئەم دامەزراوەیە دانراوە و هاوشان و ویلایەتی هەیە بەسەر دەسەڵاتەکانی دیکەدا و پاڵپشت بە پرەنسیپی سوڵتە توقیف سوڵتە کە دەتوانێت لادانی دەسەڵاتی جێبەجێکردن نەهێڵێت، ئەم ئەرکە جێبەجێ نەکراوە و ئیرادەیەکی بەهێز هەیە لای پارتە دەسەڵاتدارەکانەوە بۆ ئەوەی پەرلەمانێکی دەستەمۆمان هەبێت نەک دەستکراوە و ئازاد. دووهەم، وەک لە مادەی 120 دەستوری کۆماری عراقی فیدراڵ داهاتووە هەرێمی کوردستان مافی خۆیەتی خاوەنی دەستوری خۆی بێ. ئێمە لەو ڕووەوە هەوڵی زۆرماندا، بەڵام لەمپەرمان بۆ دروستکرا. ئەمە دوای ئەوەی 26 ساڵە ئەم هەرێمە ئومێدی گەورەی بۆ بە دەوڵەت بوون و بوون بە خاوەنی ئەم بەڵگەنامە یاساییە گرنگە هەیە کە تیایدا بە تەواوەتی دەسەڵاتەکان لە یەکتر جیا دەبوونەوە و دادگایەکی دەستوری دادەمەزرێنرا و شکۆی زیاتر بۆ دامەزراوەکان دروست دەکرا. سێهەم، هەوڵی زۆرماندا لە پێناو باشکردنی بارودۆخی ئابووری و دارایی هاوڵاتیان و بەهێزکردنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان و دروستکردنی شەفافیەت و بەرەنگاربوونەوەی گەندەڵی و بەرپاکردنی دادگەری لە داهات و خەرجیەکاندا کە هەموو ئەمانەش لە چوارچێوەی یاسای سندوقی کوردستان بۆ داهاتەنەوتی و گازیەکان خۆیان دەبینیەوە، بەڵام نە سندوقەکە دروستکرا و نە ژێرخان و داهاتی ئابووری بەهێزیش بۆ هەرێم دروستکرا، بەڵکو لە دەرەوەی یاسا کارپێکراوەکان سیستەمی پاشەکەوتی موچە سەپێنرا و موچەی هاوڵاتیان کرایە چارەک و ژیان و گوزەرانیان خرایە مەترسیەوە. لەو نێوەندەشدا هیچ حسابێک بۆ پەرلەمان و یاسا نەکرا. چوارەم، کوردستان لە میانەی چەسپاندنی بنەماکانی حکمی دروست و دەوڵەتداریدا پێویستی زۆری بە کۆمسیۆن و دەستە و دەستگای جۆر بە جۆرەکان هەیە کە توانیمان ژمارەیەکیان دابمەزرێنین، بەڵام سەرجەمیان خاڵی کرانەوە لە ئەرکە نیشتیمانیەکانیان. تەنانەت پرسێکی هەستیاری وەکو ڕیفراندۆم کە دەبوو لە پەرلەمانەوە بە یاسا چوارچێوەکەی و تەواوی پرسە پەیوەندیدارەکانی ڕێک بخرێن، هیچ یەک لەوانەی بۆ نەکرا و پێگەی ئەم دامەزراوەیەی بۆ لە بەرچاو نەگیرا و بە سیاسەتێکی نادروست ئاڕاستەکرا کە تەنها خۆی گەورە خۆی دەزانێت ئایندەی ئەم هەرێمە بەرەوکوێ دەبات. پێنجەم، ئێمە ویسمان پەرلەمان ڕۆڵی چاودێری ڕاستەقینە ببینێت بەسەر کابینی حکوومەتەوە کە لە ماوەی کەمتر لە 2 ساڵی ئەم خولەی پەرلەماندا بە ئەندازەی تەواوی خولی سێهەمی پەرلەمان کە خولێکی چالاک بوون پرسیار ئاڕاستەی وەزیرەکان کراوە. ئەمەش بە مەبەستی چاودێری و بە دوواداچوونی کاروباری هاوڵاتیان
ئەمە جگەل لەو هەموو بانگ هێشت و کۆبوونەوەی لیژنەکان لەگەڵ وەزیرەکان لە باڵەخانەی پەرلەمان و ئامادەبوونی سەرۆکایەتی حکومەت و چەندین وەزیر لە دانیشتنە ئاساییەکانی پەرلەمان، بەڵام ئەوان نامۆ بوون بەم کار و ڕێکارانە و بەو چاودێرێ کارایەی پەرلەمان. بەو هۆیەشەوە پەرلەمان بە زیادە وەسف کرا و ئەم ڕۆڵەی بە ناکامڵی هێڵدایەوە. پارتە دەسەڵاتدارەکان نیان هێشت ئێمە ڕۆڵی خۆمان ببینین و خۆشیان لە کاری خۆیان بەردەوام بوون. شەشەم، پێویست بوو پەرلەمان و ئەزمموی سیاسی هەرێمی کوردستان بکرێتە نمونەی سەرکەوتوو و پێشکەوتووی سەردەمیانە بۆ ئازادیەکان و پێشەنگ بۆ کوردستانیانی پارچەکانی دیکە. بەڵام ئەوە نەکرا. بۆ نمونە ئێمە بڕیاری ناردنی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ پشتیوانی کۆبانێ لە بەرامبەر هێرشە دڕندانەکانی ڕێکخراوی تیرۆریستی داعشمان پەسەند کرد لە پەرلەمان. بەڵام بەداخەوە بۆ نێوخۆ و لەو ڕۆوە سەرکەوتوو نەبووین. ئێستاش پەیوەندیمان لەگەڵ پارچەکانی دیکەی کوردستان لە هەموو کات لاواسترە وەکو پێویست نییە. حوتەم، ئەم خولەی پەرلەمان پاشماوەیەکی خراپی لە خولی پێشوویەوە بۆ بەجێ مابوو کە دەبوو بە ڕێکاری یاسایی چارەسەر بکەین. ئەویش پرسی سەرۆکایەتی هەرێم بوو. ئەم پرسە پێویست بوو بەبێ شەخسەنەکردن و لە چوارچێوەی یاسادا یەکلا بکرێتەوە. ئەمە وێڕای ئەو هەموو هەوڵە سیاسیەی کە لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە خەرجماندا و سەردانی بەرپرسانی یەکەمی پارتە سیاسیەکانمان کرد. بەڵام لە بری یەکلاکردنەوە و چارەسەری یاسایی دروست پەرلەمان ڕوبەڕووی پەخستن کرایەوە و ئەوە تا بۆ ماوەی نزیکەی 2 ساڵە بەڕێکاری ئەمنی و سەربازی کارەکانی پەخراون و دامەزراوەکە بە ئەرکی خۆی هەڵنەستاوە. ئێستاش کە پەرلەمان ناونیشانی کاراکردنەوەی بۆ بینراوەتەوە دانیشتنەکانی بەبێ سەرۆکایەتی ئەنجام دەدرێن، ئەوەش چەندین خوروقاتی یاسایی و پێشێلکردنی بڕگە و مادەکانی پەیڕەوی تایە و وێنەکەی بە ناکامڵی هێشتۆتەوە. هەشتم، ڕاستیەک هەیە کە پێویستە ئاماژەی پێ بدرێ. ئەویش ئەوەیە کە لە 5 پۆستە سیادیەکەی پەرلەمان و حکومەت کۆمەڵی ئیسلامی کوردستان بە پێی بەرکەوتەی هەڵبژاردن یەکێک لەو پۆستانەی بەردەکەوێت و منەتی هیچ لایەنێکیشی لەسەر نییە. بەڵام وا دەردەکەوێت کە ڕێکەوتنی سیاسی لە دەرەوەی ڕێکارە یاساییەکان ئەم مافە زەوت دەکات و هەڵەمێژوویەکان دووبارە دەکاتەوە. بەو هۆکارانەی سەرەوە و لە سۆنگەی باوەڕی تەواوم بەوەی کە پێویستە ئامانج لە پۆست و پلەپایە خزمەتکردن و بەجێهێشتنی کاریگەری ئیجابی بێت لەسەر ژیان و گوزەرانی تاک بە تاکی خەڵکی کوردستان، هەروەها لە سۆنگەی ئەوەی هەرگیز پەشیمان نیم لەوەی لە ڕابردوو لە کارەکانم وەکو سکرتێری پەرلەمانی کوردستان و هەمویان جێگەی شانازین بۆ من، هەروەها لەگەڵ وەفاداریم بۆ ئەو سوێندەی خواردوومە بە خودای مەزن و ئەوەشی کە خەبات و بەشداری ئایندە بۆ کاری پەرلەمانەوی و بەدەمەزراوەیکردنی بە دروست دەزانم. بەڵام لە ئێستادا ئاسۆیەکی ڕوون نابینم تایبەت بە ڕۆڵ و کاریگەری پەرلەمان. هەر بۆیە دەست لە کارکێشانەوەی خۆم لە پۆستی سکرتێر و ئەندامەتی پەرلەمانی کوردستان پێشکەش دەکەم. لە کۆتاییشدا ڕێز و حرمەتی خۆم دووپات دەکەمەوە بۆ هەر یەکە لە بەڕێزان سەرۆک و جێگری سەرۆکی پەرلەمان و هەموو هاوپیشەکانم و خەڵکی بە شەرەفی کوردستان. خوای گەورە خاک و خەڵکی کوردستان بپارێزێت. فەخرەدین قادر عارف، سکرتێری پەرلەمانی کوردستان عێراق، 30 نۆی 2017.